بەهۆی قەیرانی دارایی هەرێمی کوردستانەوە لە ئیسادا بەوتەی لە برساوانی دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان دیاردەی بەرتیلوەرگرتن لە دەستگا و دامەزراوەکانی حکومەتی هەرێم سەری هەڵداوە کە پێشووتر بوونی نەبوو. هۆکارەکەی بۆ خراپیباری دارایی فەرمانبەران و دواکەوتنی موچەکانیان دەگەڕێننەوە. دەستەی دەستپاکی هەرێمی کوردستانیش ئاگاداری فەرمانبەران و موچە خۆران لە گەورەی ئەو تاوانە دەکاتەوە. یەک لەو تاوانانەی کە لە کوردستان زۆر کەم و ئێستا خەریکە زیاد دەبێ ڕاستی تاوانی بەرتیل وەرگرتنە. چەند حالاتێک لە ئێمە تۆمار کراوە بەڵام ئاماژەکان بەوە پێشتر ئەو دیاردەیە نەبوو چکە فەرمانبەر بە شێوەیەکی گشتیەم داهاتێکی باشیە بوو ئەمیش خۆشگوزرانی و یاخود باشبوونی وەزعی اقتصادی بۆیە بەتەکید لە خراپی ڕەوشی ئابووری بۆ نمونە تۆ ئامارەکانی بەڕێوەبەرەکانی پۆلیسی شەب محافەزەکانەوە بکە مەسەن دیاردەی دزی کە خەریک بوو لە کوردستان نەمێنێ جارێش کە سەری هەڵداوەتەوە لەبەرەوە بەتەکید ڕەوشی ئابووری خراپ دەبێتە هۆی دروستکردنی ژینگەیەکی گونجاو بۆ زیادبوونی کۆمەڵێک تاوان. لە لایەکی دیکەوە ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت دابین نەکردنی موچەی فەرمانبەران و موچە خۆران و نەبوونی دادی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان و نەبوونی بەدادۆچوون و چاودێری بۆ کەیسەکان لەو هۆکارانەیە کە بۆتە هۆی زیادبوونی گەندەڵی و سەرهەڵدانی بەرتیلوەرگرتن لە دەستگا و دامەزراوەکانی حکومەتی هەرێمدا. نتوانێت دادی کۆمەڵایەتی بەرقەرار بکە، نتوانێت موچە و داهاتی خەڵ لە کات و ساتی خۆیان بووە، بۆیە ئەمە ناچار فەرمانبەران یا خەڵکانێک دەست بۆ مەجای گەندەڵی ئەبەن بۆ تەکوینی حیاتی خۆیان و لە نەتیجەشە بەداخەوە کە خەڵک تووشی ئەم بوێریە بووە ئەوەیە کە مەحاسەبە نەکرێت. بۆ بنبڕکردن و ڕێگریکردن لە دیاردەی بەرتیلوەرگرتن لە دەستگا و دامەزراوەکانی حکومەتی هەرێمدا کە هەندێک لە چاودێران بە دەردێکی کوشندە ناوی دەبن ئەگەر تەشەنە بکات، دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان هەڵمەتێکی بۆ ئەو مەبەستە دەست پێ کردووە و تا ئیسە چەندین خوڵ و وەرکشۆپی بۆ فەرمانبەران و موچە خۆران ڕێکخستووە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.